سەبارەت بە بەردەوامی جەنگی نێوان حەماس و ئیسرائیل و کاریگەری بەردەوامەکانی کاریگەریەکانی لە سەروزە لەسەر ئاستی جیهاندا. ئێمە ئەمڕۆ لە بانەی کوردستان نویسدا میوانداری زۆر بەڕێز ڕێبوار محەممەد پسپۆڕی وزەمان کردووە. ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن. کاک ڕێبوار سڵاو لێ بێت، بانیت باش. سپاس بۆ ئامادەبوون کاک ڕێبوار. کاک ڕێبوار با سەرەتا لەوە دەست پێ بکەین. دەزانین کە ماوەی چەند دوو هەفتەوە بۆ دوو هەفتە ئەچێت کە شەڕی نێوان ئیسرائیل و حەماس بەردەوامی هەیە و بەردەوام جیاواز لە ژمارە قوربانیەکان و ئەو زیانە مادی و معنەویانی کە لە هەردوو لاکەوتوتەوە باز لە کاریگەرەکانی وزە دەکرێت بە گشتی. سەرتا بە لەو پرسیارە دەست پێ بکەین کاریگەرەکانی وزە لەم جەنگەدا لەسەر ئاستی جیهانیدا چۆن دەبێت، چۆن خوێندنەوەی بەڕاستە چێ بۆ ئەمە؟ دووبارە زۆر سپاس بۆ میوانداریتان. لە ڕاستیدا هەموو جەنگەکانی سەنی لە 1940 سدەی پێش و تا ئێستا زۆربەی هەرتوانین بڵێن لە 1970 جەنگەکانی جیهان بە تایبەتی ئەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پشتەوە هۆکارە سەرەکیەکەی وزەیە و وزە داینەمۆ و ئاراستەکەری ئەم جەنگانێ و ئێستش لە مابڵێن جەنگی دوای جەنگی ئۆکرانی ڕووسی کە جەنگی سیستەمی نوێی وزە بوو لە جیهان و پریشکی هات بۆ ئیسرائیل کە ئیسرائیل وەکو بەدیلێک خۆی نوان کە لە بابڵێن لە حوزی دەریای ناوەڕاستە زیاتر لە 22 تریلیۆن مەتر سێجا غازەیە و ئیسرائیل دەتوانێت کە لە سنتەری بابڵێن بابەتەکە و دەتوانێت ڕۆڵێکی جێگیرەوە ببینێت لە نێوان وەکو بەدیلێکی جێگرەوەیکی غازی ڕووسی بۆ ئەوروپا. ئەمە وای کرد ینی جەنگەکە بکەوێتە ئەوە من لە ڕوانگەی وزەوە شیکاری بۆ بەڕێستانەکەم ئەکرێت چەندین ڕعادی تێ هەبێت، بەڵام من لە بوعد یا لە دوورنمای وزەوە باسی بابەتەکەکەم و کاریگەریەکانی باسەکەم. قۆناغی دووەمی جەنگەکە هاتۆ بۆ ئیسرائیل و ئیسرائیلش خۆی بەخۆی ینی هێڵی گواستنەوەی دەتوانێت هەم خۆی ڕۆڵ بینێ هەم ئەو وەبەرهێنان ینی دەستی پێکرد بوو لە پێش جەنگەکە لە دەریای ناوەڕاستە کە دەکەوێتە نێوان لوبنان، فەڵەستین، ئیسرائیل و هەروەها قوبرس و یۆنان و وەکو باسم کرد لە دەریای ناوەڕاستە 22.9 تریلیۆن مەتر سێجا نەک پێ سێجا. ینی ئەمە بابەتێکی وزەیەکی خەیاڵیە کە دەتوانێت لە ئایندا ببێتە بەدیلی وزەی ڕووسی و هەروەها ئێرانی و ئەسەرەتای ئەم جەنگە لەوێ بە بەچوونی من و هەروەها قاڵێکی تریشکە رووسیا وەکو ترمیناڵێک وەکو هێڵێکی گواستنەوەی وزەی عەرەبی بۆ ئەوروپا ینی دوو ڕۆڵی گرنگیە بۆیە چڕی کێشەکە و تەقینەوەکە جارێکتر لێەوە دەستی پێ کردووە. ئێستا بابەتەکە لە سەرەتایە من بەپێی بەردەوام پسپۆڕی بۆی پسپۆرەکەمە بەردەوام بە دوواچوونەکەم هەموو شیکارەکان و ئەوانەی کە قسە لەسەر ئەم بابەتەکەن دەڵێن هێشتا لە سەرەتایەوە بەپێی گۆڕانکاری ڕووداوەکان دەتوانین پێش بینیم کەن ینی باسی ئەوەکەن کە تا 150 تا 140 دۆلار نرخی نەوت بڕوا بەسەرەوە و غازی گران بێت و هەر لە ئیسەوە دەبینین با بڵێن بەرەکان جا دەبێتەوە وڵاتانی بەرهەمێنی نەوت و کڕیارانی نەوت و غاز هەریەکی بۆ خۆی ینی احتیاط دەکات کە لە کاتێکە پریشکی جەنگەکە زیاد دەکات ئەوان هەر لە ئێسەوە ئامادەکاریەکەن. بۆیە پێشبینیکردن قورسە بەڵام کۆمەڵێک سیناریۆت دانراوە بۆی کە ئایا بەپێی سیناریۆکان و گۆڕانکاریەکان کاریگەریەکان زیاتر بن. کاک ڕێبوار یەکەم لێکەوتی کاریگەری ئەم وزەی لەکوێ دەست پێ دەکات؟ دەمانەوە بزانین کە یەکەم وڵات، یەکەم شوێن، یەکەم سەرچاوەکە ئەم شەڕی نێوان ئیسرائیل و حەماس کاریگەری لەسەردا ئەنێت کوێیە چییە؟ بە چه ئاراستەیەکە ئەڕۆ سیناریۆکە چۆنە؟ بەڵێ جارێ لەسەر ئیسرائیل خودی ئیسرائیل کاریگەری دانا چونکە هەر لە ئێستاوە بەڵێ چەند کێڵگەیەکی هەیە لیڤاتانیا و کاریش و کێڵگەیەکی ترەکە دەتوانن نزیکەی لیڤاتانیا 350 ملیۆن مەتر سێجا غاز ئینتاجەکە ئێستا ئەوانی تریش تقریبا 8 ملیۆن و نیو مەتر سێجا ئینتاجەکە بەهۆی شەڕەکەەوە هەندێکیان وەساون ئەمانە توانیوانە هەم غازی ئیسرائیل دابینکەن هەم یارمەتی با بڵێن غازی بۆ مسری بگوازێتەوە. هەر لە ئێسەوە کاریگەری لە هەندێک شوێنیا ئیش ڕاگیراوە ئەوەی کە باسم کرد ئەو وبەرهێنانەی کە لە پرۆژە گەورەکە ئەوەش وەستاوە. ئەمە لەلایەکی ترەوە دەبینین با بڵێن بازاری نەوت یاری ئەکا لەسەر ئاسی جیهان چۆن 1995 ئێستا 92 نزیکی 90 ئەمڕۆ بە تەواوی هەمووی دابەزیەوە بەهۆی ئەو دوو کەسەی دوێنێ بەردران ڕەهاینەکانی ئەمریکیەکان. لەبەرەوە ینی بەردەوام ینی بابەتەکەی ناجێگیرەوە کاریگەری کردو لەسەر بازاری نەوت و هەموو کڕێرانی نەوتیش دەستیان کوردواتنی لەسەر دڵیانە ئیسرائیل چیە کات و کاردانەوەی چیە بێت تا چەند کاریگەری لەسەر ئەو گرێبەستانەی ئەوانێکن. بۆیە ینی قۆناغ دەبینین و ئەوروپیەکانش غازیان یەدەکردو بەڵام هەر ئەترسن لەوەی کە
يعني دەگەش هەر تاو دەبێت چۆن دابینی وڵاتانی تابەتی ئەوانی ڕۆژهڵاتی ناوڵات وڵاتە عەرەبیەکان ئەوانەی کە کۆنتاکت و گرێبەستیان لەگەڵ ئیسرائیلدا هەیە ئەوانە کامانن کە لەم جەنگەدا یەکەم زیان بەر ئەوان دەکەوێت بۆ هەنگاوی داهاتوی ئەوان چێ بێت. بەڵێ لە ڕاستیە ئێستا وەکو سەرەتایە لە خودی ئیسرائیل و زیانەکە زیاتر دەستی پێ کردووە، بەڵام ئەگەر پریشەکەی زیاتر بێکۆ سینارۆ هاتانی ئەگەر جنگ هە لە نێوان غەزە و بەڵێ حەماس و ئیسرائیلا بێت ئەوە بەم شێوە دەمێنێتەوە. پریشکی بەهاوێت بۆ لوبنان و عێراق و سووریا ئەو کاتێک کاریگەریەکە گەورەترە بێ بە تایبەتی لە ڕووی وزەوە عێراق تووشی کارەساتی گەورە بێت، چونکە دەبینین عێراق ڕۆژانە زیاتر لە 4 ملیۆن و 200,000 بەرمیل ئینتاج دەکات، نزیکەی 3 ملیۆن و 300,000 زیاتر هەناردەکات بۆ تاکسەچاوی ئابووری عێراق نەوتە. ئەگەر بێت و جنگێک دروست بێ لەم ناوچاک پریشکی بێ بۆ عێراق خۆزانی کە جەنگ ڕوویدا هەموو مؤسساتە هینەکان با بڵێن شادەمارەکان تێکە درێەوە عێراق تووشی گەورەترین کارەسا دەبێت چونکە هیچ سەرچاوێکی داهاتی ئابووری تری نییە جگەلەوە کەواتە لێرە ئەمە بۆ عێراق مەترسیدارترە، ینی بە تایبەتی بۆ عێراق و سووریاش خۆت دۆخی ئەوتانێ دەبینی کە ڕۆژانە چی بەسەرێت و بەردەوام لە هەر لەلایەن ئەمریکیەکان و لەلایەن داعشە و لەلایەن تورکیاوە ینی سووریا بەگشتی بەڵێ بەردەوام بردوبانی لەسەرەوە لوبنانیش لە کەناری تەقینەوە. سینارەی دووهەم سینارەی سێهەم ئەوەیە کە ئەگەر بێت و ئەم جەنگە پریش بەهاوێ بۆ ڕاستەوخۆ لە نێوان ئیسرائیل و ئێرانە ئەو کاتێ تەقینەوەکە گەورەترە بێت ئەو پرسیارە با بکەین. لە ئێستا دەکو خۆت ئاماژەت پێکرد کۆمەڵێک وڵات هەن کە بەرژەوەندیان لەگەڵ ئەم گرێبەستوشتانی ئیسرائیلدا هەیە، ئەم کۆنتاکتی ئیسرائیلدا هەیە، لەوانە عێراق، لەوانە لوبنان، لەوانە میسر. ئەگەر هاوکێشی جەنگەکە بە شێوازێک بگۆڕەکە جەنگەکە قوڵتر بێتەوە قورستر بێتەوە ئەو کاتە لەم نێوەندەدا ڕۆڵی ئەم وڵاتە عەرەبیانە چۆن دەبێت؟ ئەوان هەنگاوی داهاتویان چی دەبێت؟ وەک دەزانین کە لە ئێستادا ئەو وڵاتانە خۆیان بە شێوازێک لە شێوازەکان پشتیوانی بۆ حەماس و فەڵەستین دەردەبڕن ڕۆژانە خۆپیشاندان لە هەر وڵاتێکدا ڕوئەدان. بەڵام ئەم وڵاتانە بێئاگانەوەی کە ئەگەر هاتوو ئەم جەنگە بچێتە خۆناغێکی دیکەوە ئەوە زەرمەندی سەرەکی جیاواز لە خەڵکی فەڵەستین کە لە ڕووی معنەویەوە خەڵکی لێ دەکوژرێت و خەڵکی لێ دەبێت بە قوربانی، ئەوە لە ڕووی مادیەوە عێراق و ئەو وڵاتانی دیکە کە ئێستا باسمان کە زۆر زەرمەند دەبن. خوێنەوەی تۆ چی بۆ هەڵوێستی ئەوە؟ خۆپیشاندانانی کە دەبینین خوێندنەوەی من و بەداواچونم کردووە ئەمە سیاسەتی پێڵێن تەرزیە ڕازیکردنە، سیاسەتی سەرەکی دەوڵەت نییە، سیاسەتی سەرەکی دەوڵەت بریتە لە خۆپاراستن لەم جەنگە و دووخستنەوەی بڵێ عێراق بە هەر دەوڵەتەکانی تر بێت. یەکەم شت ئەوەیە کە تەنان بە فەڵەستینیشەوە بە حکوومەتەکەی محمود عەباسەوە سیاسەتی تەرزیەی شەقامی عەرەبیەکەن بەو خۆپیشاندانەوەشتان، بەڵام لە پشتەوە ینی ئامادەکاری بۆ خۆپاراستن لە پریشکی جەنگەکەن. کەواتە لێرە ئەمە دوو ڕوو هەیە، ڕووە سەرەکیەکە ئەوەیە کە خۆیان ئەپارێزن، ڕووە ئەوەی کە دیارە ئەوە خۆپیشاندان و تەرزیە و هیچی تر نییە. بەڵام لێرە ڕۆڵی سعودیە دێتە پێشەوە لەم ئەمە ئەو پرسیارەکەم دکتۆر ڕۆڵی سعودیا لەم جەنگەدا تایبەتی لە پاراستنی هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چۆن دەبێت؟ سعودی ئێستا ڕۆڵێکی گەورەی هەیە دیارە لە 1948 وا یەدەکی زانراوی نەوتی جیهان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لە سعودیە و لە 1940 غازش لێرەیە و سعودیە یەکەم بەرهەمهێنی نەوتی جیهانیە و دەتوانێت ڕۆڵی کاریگەر لە هەموو یەک لە بابەتی وزار بینیە. لێرە من بەیانەیەکەیە لە نێوان بەرەی ئێرانی و سعودیە هەرچەند تەطبیع و علاقات دروست، بەڵام پێش تەقینەوەی ئەم جەنگە لە بەنێوانگیری ئەمریکا هەوڵی ئاشتەوایی لە نێوان ئیسرائیل و سعودیە و ئیمارات ئەو دەوڵەتانە بۆی بگەێنن نتیجەی و کێشەی فەڵەستین چارەسەرکەن و ئەم بابەتە بەردەوامە. لێرە ئێران بە ئاشکرا خۆی دەڵێ لە پشگیری ئەوی هێزانەکات بابەتەکەی بابڵێن تا ڕادەیە خاو کردو. ئەمە بۆ سعودیە بابڵێن تا ڕادەیەک ینی زیان بوو بۆ سعودیە بۆ سیاسەتی و استراتیژی سعودیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە من پێم وایە لەم جەنگا سعودیە ڕۆڵێکی ینی پشتیوانی جەنگ ناکا لەم جەنگەی کە ئێستا هەیە بە خازانجی بەڵێ حەماس و ئەو بەڵێ ناکا. بەڵام یەک خاڵکە زۆر گرنگە کە ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینی. ئێستا سعودیە بە خۆبەخشی زیاتر لە ملیۆنێ بەرمیل ڕۆژانە ینی کەمی کردێتەوە هەناردە ناکە ئینتاج ناکە. ئەگەر خۆی ناڕاستەخۆ ئەو پەیامەی داوە کە لەسەری ساڵەوە ئەو کەمکردنەوە ینی زیاد دەکاتەوە ئەو ملیۆنە. کەواتە ئەمە پەیامێکی زۆر گرنگە بۆ ئەمریکا کە سعودیە نیەتی ئەوەی نییە کە بەشێک بێت لە گەمارۆکان و لەم جەنگە و ئەگەر بە تەواوەتی بەڵێن بدا لە کاتێکا ئێستا لەسەر ئەوە وەساوە ئەمریکا و ئیسرائیل بە تایبەتی ئەمریکا چەند گەمارۆکانی سەر ئێران تون کاتەوە چەند ئێران بخاتە پەراوێزۆ، بەڵام لە بەرامبەر سعودیە بەڵێنی پێ بدات
ئەو ملیۆنە بەرمیلە کە باڵێن کەمی کردو لە بەرهەمهێنان لە ئینتاج بیخاتە بەدیلی یاجێگرەوەی نەوتی ئێرانی ئێستا بابەتەکە لێرا وەساوە لەسەر وەسا بەڵام سعودی ناڕاستەوە پەیامی داوە کە لە سەری ساڵەوە بەڵام کاک ڕێبەر سعودی و پەیامی دا بەڵام سعودی ئەتوانێت ئەو پەیامە بڕیاریکە داوێتی لە سەری ساڵەوە جێبەجێ بکات ئەو زمینی بۆ ڕەخسێت ئەگەر جەنگەکە شێوازە بێت ئێستا شەتوانێت ئەو خۆی خۆبەخشانە ئەوەی کردو حەقی خۆیەتی کە ینی باڵێ وەزن پێم وایە 9 ملیۆن بەرمیل ڕۆژانە نەوت هەناردەکە حەقی خۆتی کە 10 ملیۆنین کە بەڵام ئەو خۆبەخشانە لە چەند مانگی ڕابردوو ملیۆنێک بەرمیلی کەم کردوێتەوە بۆچی لەبەرەوەی نرخی نەودانە بەزێ و بەرز بێتەوە بەڵام لە ئێستادا ئەگەر بەهۆی ئەو نێوەنگیری ئەمریکا لە نێوان سعودی و ئیسرائیلە و ئێران نەتوانێت دیارێکە باتەوە پێم وایە سعودی ئەو ڕۆڵە ئەبینەوە هەر لە ئێستا شۆتوانێت بەڵام خۆی وعیداوە کە لە سەری ساڵە پێم وایە ئەگەر ئەمریکا پێویست کات سعودی بۆ ئەوەی کە ڕۆڵە گرنگەکەی خۆی و زیاتر هەیمەنەی لەسەر سیاسەتی من بڵێن وڵاتانی عەرەبی و کێشەی فەڵەستینە بێت پێم وایە لەو بابەتە هاوکارە بێت. بەڵێ کاک ڕێبوار ئەی ڕۆڵی وڵاتە جلێزەکانی جیهان تایبەتی رووسیا و ئەمریکا ڕۆڵی ئەوان چی دەبێت لەم جەنگەدا و هەروە تایبەتی لە کێشەی وزە دەکات لە داهاتوودا دروست بێت. لەسەردا باسم کرد جەنگەکە لە ئوکرانیاوە دەستی پێ کرد وە ئەمە شەڕێکە پێڵێن شەڕی سیستەمی نوێی جیهانی وزەیە لە نێوان با بڵێن رووسیا و ئەمریکایە کە پێشتر ئەمریکا چەندین جار هەوڵیدا کە ئەوروپیەکان لەگەڵ رووسیا گرێبەست نەکەن و پشت بە غاز و نەوتی رووسیا نەبەسن بەڵام ئەوان بەردەوام بن بۆیە جنگی ئۆکرانیا خۆناغەکەی گۆڕی و دەستپێکی نوێ هێناوە کایەوە هێڵی نۆرستریم 1 ئەوە کە بەردەوام غازی هەناردە ئەکرد و نەوتی رووسیا بۆ ئەوروپا هەناردەکرا ئەوەی کەم کردەوە و نۆرد ستریم 2 کە 11 میلیارد دلاری تێچوو نەیهێشت 1 مەتر سێجا غازی پیا بڕۆ لەبەر ئەوە لە سەرەتاوە ململانەکە گەیشت ئەوەی کە دەستی رووسیای بڕێ لە ئەوروپا و دواتر هاتۆ بۆ هەرێمی کوردستان کە بەڕاگرتنی نەوتی هەرێمی کوردستان کە لە ساڵ 40 بۆری کوردستان هینی رووسیا بوو لەو قازانجە بێبەری کە چونکە ئەو سەرمایەکی گەورەی گەرەکە بۆ باشی ئیدارەدانی ئەو جەنگەی کە لە ئۆکرانیا هەیە و هەروەها کۆمپانیەکانیشی لێرەکە با بڵێن وەبەرهێنانەکەن لە هەر شوێنێک رووسیا ڕۆڵی هەبێ پێگەی کێ بێت ئەمریکا لێوە لێ ئەدا بۆی دەستی کورت کاتەوە داهاتەکانی کەم کاتەوە وای لێ بکات لە کۆتایە با بڵێن تەسیم بێەوە ئەم ئەوەی کە باسەکرێت ئەم جەنگەی کە لە ئیسرائیل و نێوان ئیسرائیل و غەزا و حەماسا دروست بوو یعنی با بڵێن کارکتەری سەرەکی لە مەسەلا رووسیا بۆ کە ئەو هەموو وەکو باسەکرد کە حەماس 350 سارۆخی بوو بەڵام لە ماوەیەکی قیاسی زۆر کەمە بوو بە خاوەنی هەزاران سارۆخ دەڵێن ئەمە هەمووی لەلایەن رووسیاوە دابینکراوە بۆ ئەوەی کە هەم خوبە ئیسرائیل دانەبێتە جێگرەوەی بەدیلی غازی رووسی و هەروەها با بڵێن فراوانکردنی بەرەی جەنگەکە بۆی زیاتر فۆکسەکە لەسەر ئوکران و رووسیا نەبێت و بهێنەوە بۆ کوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەیەکی تر دروستکات هەموو جارێک بەڵێ وەکو بینیمان دوێنێ بوو بایدن دەڵێت دەبێت 100 میلیارد دلار تەرخان بکرێت وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا خۆزانی ئیسرائیل خاوەنی اقتصادی گەورەی ئابووری و جەنگی و سەربازیە داوای 100 میلیارد دلار دەکات بۆ ئیدارەدانی جەنگی ئۆکرانیا و رووسیا کەواتە ئەم جەنگە جەنگێکی درێژخایەنە جەنگێکی گەورەیە و وا بە ئاسانی کە ئەو ئەمریکا داوای 100 میلیارد دلار کات بۆ ئیدارەدانی ئەم جەنگە کەواتە ئەم جەنگە وا بە ئاسانی کۆتایی نایە بە پێی ئەو یعنی شیکردنەوەی داواکارێکەوە هەروەها ئەڵێ چی ئەڵێ هاوڵاتیانی ئیسرائیلی بۆیان هەیە 3 مانگ بەبێ ڤیزا لە ئەمریکا بمێنەوە کەواتە یعنی ئەمە دووش مە بۆ کەمین جاریشە بڕارێکی لە شێوازادرێت بتوانن بە 3 مانگ بێ ڤیزا لە ئەمریکا بمێنەوە ئەم بەپێی داواکردنی پارەکە و بەپێی ئەو 3 مانگە بە خوێندنەوەی من ئەم جەنگە درێژە ئاکێشێت چونکە یعنی هەم لە ڕووی ئەمنیوە هاوڵاتیانی ئیسرائیل با بڵێن ئاساییشیان پارێزراون چونکە دیارە جەنگەکە 3 مانگ ئەو بۆچی بۆ ناڵێ مانگێ بۆ ناڵێ دەڕۆژ کەواتە مەترسی ینی ئەم بەردەوامی هەیە و بوا بە ئاسانی ئەم جەنگە کۆتاییەوە تێچوونی جەنگەکەیش پێویستی بە تێچوونێکی کولفێکی گەورە هەیە کەواتە یعنی ئەومان پیاڵەکەم جەنگە زیاتر لەوەیەکەمەتەوە بەڵێ کاکرێ بەرەوکو دو پرسیارە بابی بەسکینەوە بە عێراق و هەرێمی کوردستانەوە لەم دۆخەدا کوردستان عێراق دەبێت چی بکات یعنی بۆی کە خۆی لە زیانی ئەو شەڕە و ئەو کاریگەری وزەنەرێنی کە بەتەمایە لە داهاتوودا پێشبینی دەکەێت ڕوودات خۆی بە دوور بگرێت من هیوادارم ینی بەڕێوەسانی عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی زۆر باوەردیەوە لەم بابەتە بڕوان چونکە ئەم جەنگە گەورە بێت کارەساتی گەورە لە عێراق دروستەکە و عێراق دۆخی ئابووری سەختەوە دەبینین تەنها بەس دەوڵەتی عێراقی تەنها موچەی بە هاوڵاتەکانی پێدرێت و تا لە هەرێمی کوردستان موچەکەش نادرێت کەواتە لە ئەگەری هەر جەنگێکا و دابڕانی نەو دە بازاری جیهانی ئەمە تووشی کارەساتی زۆر گەورە بین ئەوە لەلایەک لایەکی تر
من داواکارم لە هاوڵاتیانی هەرمی کوردستان ئەم بابەتە بابەتێک نییە لە بابەتێکی ئاینی نییە و سۆز و عاتیفە کاریگەریان لەسەر نەکاوە ئێمە پێویست ناکارن بابەتە لایەن گرین چونکە لەگەڵ پریشکی جەنگەکە و گەورەبوونیا جەنگە گەورە بێ و ئەو کاتەیە ئێمە لایەنگری هەر لایەنکەین بە زەرەر بە زیان بۆمانشکێتەوە کە ئێمە لە 1940 و جەنگی جیهانیەکەم و دواتر جەنگەکانی تر و بابێتەوە بۆ جەنگی داعشیش ئێمە لەبەر هەڵەی سیاسی پێویستەکرێتە بە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە ئێمە هەڵەی سیاسی ڕابردوومان گانی بەم قۆناغانە گەر بێت و بە ژیرانە تەعامل بکەین ئەم جەنگە لە قازانجی کورد دەبێن دڵگاتەکە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ڕێبار محەممەد سپۆری وزە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونی.